دایکم و مناڵەکانم برد و خۆم ئەو نیمچە گونێیە و برایەکی بچووکم دەستگرت و نیان بەسەر شانمەوە ڕۆشتین و ئەمانە ڕۆشتین گەشتینە ئەو شوێنەی کە وەکو سەیترێوا بوو یا لەسەر پردەکا بوو هێزەکانی ئێرانی لێبوو ئیتر پێشمەرگە ڕۆڵی نەبوو لەو ناوە هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانی لێبوو دایکمانم تەسلیم کرد سواری سیارێک کردن و هەرچی وتیان خۆش وەرە سوار بۆ بڕۆ ئەمانایوەرت و مەڵی کەسێکمان ماوە لە دواوە پێویستە بگەڕێمەوە باوەشت لێ نەشارمەوە کە من ساڵی پێشوو 5 مانگێک یا 5 مانگێک لە ئێران بووم یا 5-6 مانگێک لە ڕاستێ نازانم چەندێک بوو فارسێکی باشم ئەزانی ئەرەو کات چونکە تێکەڵاوێکی زۆرمان هەبوو هاتووی ماڵە خزمەکانم هەبوو ئەوان هەرزوو زۆر سەرمان لە خوێندنەوەی ڕۆژنامە و شتا بوو یانوە بێ هەر یەکسرە فێر ببی و زوو فێربی و هاوکاریانە کردم ئیتر قسەم لەگەڵاکردم خۆم ناڕۆم لەبەرەوەی باوکم لەگەڵایە و ئەبێ بگەڕێمەوە بەدەمی ئەوانە دایکم وان ڕۆشتن پێم وتن لە هەر شوێنێک لاتانیا لە هەر شوێنێکم خەڵکیان کۆ کردەوە کە ئاوا ڕەوامانە لە یەکەمی شوێنە ئیتر ئێوە کە دابەزین هەرچی زۆریشتان لێ بکەن مەڕۆن بڵێن ئێمە کەسێکمان ماوە تا خێزانەکەمان یەکان گیرە بێت و یەکەگرێتەوە ناڕێن بۆ هیچکە ئیتر ئەوان ڕۆشتن و من گەڕامەوە بۆ لای باوکم شەو هێشتا سارد بوو حسێب کە 16 بێ و هێشتا نیان سارد بوو ئێمە لەو گوێچەم و هینا یا لە برسانە سەرمامان بوو یا ئیسمان پێ نەبوو ژێرمان گژوجا بوو تەڕ بوو بەتانێکمان یابوون بۆ خۆمانەوە ئاگرێکمان کردبوو ئەوە لە چاڵێکە من ئەوەندە بڵێن شەکەت بووم بەتانێکە بەسەرمەوە تا ئەو هەنێکی لێ نەسووتا باوکم خەبەری کردمەوە خەبەرم نەبوویەوە بۆ ڕۆژی دوایی جارێکی تر گوێ درێژێکم پیا کرد گوێ درێژێکم پیا کرد و دەمەوە ئێوارە بوو دوو ئەو بەتانیە و گونێیەکۆن دەشتم نابوو بەیەکۆ خسمە سەرپشتی گوێ درێژەکە و چرایەکی فانۆزیشم پێ بوو کە دایکم هێناوی لەگەڵ خۆیان چرا فانۆزەکەشمان پێ بوو بەو با بڵێن لەشم ئەوەندە نەبوو لە ڕوولاواز بووم هەر چۆنێکە بێ باوکم سوار کرد بەڵام باوکم خۆی نەیەکرد بەسەر هینەکەشەوە وایە دەستێکم پێوە بێ ئێوارەیە چرایەکرد بەدەستوی چراکرد بەدەستوی گوێ درێژەکە سڵیە کرد و نەیەڕۆشت ڕێگات و لە ڕێیەکە و باریکە و ئەو سەری نادیارە و تاریک کەس جانی هاوکاری و شتی وای لێوا زۆر زەحمەتەوە نەماوە هەمووی نەفسیەتی و ڕاکە هەندێک ڕۆشتم دەمێ سوارە بووم دەمێدا ئەبزیم ئەخوایە گیان ئەگەر چراکە کوژێنیتەوە هیچ نابینی چراکە ناکوژێنیتەوە ئەم گوێ وڵاخە ناڕوە دووسێ جار کەوتین و هەستاینەوە بارەکەم چاک کردەوە ئەمانین بووین ڕاستە لە ڕێگا لەوێ دوو پێشمەرگەی یا دوو چەکداری عەرەبمان پێگەشت دوان سیان لە ئەوانەی کە پیانیان چەکداری مەجلیسی عەلا هەندێک عەرەبیش مەزانی هەر بە حوکمی تەلەڤیزیۆن و دەرس و دەوری مزگەوت و قورئان خوێندن و ئەمانە یا زۆر خوێندنەوەی ڕۆژنامەی عەرەبی وانە عەرەبیێکی شەق و شڕ مەزانی باش بوو خراپیش نەبوو ئیتر قسەم لەگەڵا کردم زۆر دەستخۆشیان لێ کردم زۆر ئافرینیان لێ کردم کە باوکت بەجێ نەهێشتووە و ئافرین ئیشێکی باشەکەیتوەمانە و ئەوان هاوکاریان کردم تا نزیکی گوێسیروان بووینەوە ئیتر لێکدا بڕین ئەوان ڕۆشتن و منیش بە کۆڵ باوکم بردە خوارەوە سێ و هەندێک کەمپوت و خواردنی لە قوتونراویان پێداین سواری سیارێکی سەربازی بووین کە ئەوەی لای خۆمان پێڵێن بیک زەمینی یا شلە خەجێ پیاوێکی تیا بوو کە پیاوێکی ئەناخی بوو ناوی عەلیقەتە بوو کە باوکمی بینی وتی ئای باسامە هەژارەکە چیت لێ هاتووە ئیتر لە ناو سیارا بووین ڕۆشتین سیارە ملی ناو بە ناو خاکی ئێرانەوە بۆ هەورا زون و شێوانەی گوێچەمی سیروان تاوەکو ڕۆیتە مەڕەخێڵ ناوچەی ئەناخیە خزمانی ئەناخی لەوێ لە بانی مەڕەخێڵ بوو شوێنێک بوو پانتاییەک بوو ئەزانین هەزارەها کەس لەوێ کۆکراونەتەوە و ئەمانە و چاوەڕێی سیارەی ئێرانین چاوەڕێی ئۆتۆمبیلن پاس بێگەڵا بێ خاوەر بێ وەک خۆیان ئەڵێن هەرچێکە بێت تاوەکو بڕۆن و سەری خۆیان هەڵکردن و دوای ئەوەی ماڵ و حاڵ و ژیان و زیندگی خۆیان هەویان بەجێهێشت ئیتر
باوکم دانا لە شوێنێک ئەو گەڕێن بە ناوی خەڵکەکە خۆشبەختانە دایکم و مناڵەکانیشم دۆزیەوە بە یەکشاد بووینەوە ئەوانە ماڵی پورێکی دایکیشم هەر لەو نزیکانە ئەوانش لایەندا بوو ئەوانش کەسێکی نەخۆشیان هەبوو نەیانەتوانی بۆ ئاسانی بڕۆن ئیتر لێوا بووین چاوەڕێ بووین کە ئێمەش وەکو خەڵکە بڕۆین بەڵکو جارێکی تر ئۆردوگای سریاز ببینینەوە بۆ خۆم بۆ سێمین جار و بۆ دایکمەوانش بۆ دووەمین جار چون کەوانش ساڵی 74 لێ بوون هەر پاسێک ئەهات یا هەر گەڵابەیەک لۆریەک ئەهات بەجارێ ئەو خەڵکە پەلاماری ئەیە ئەوەی بەتوانا بوو ئەوەی بەقووەت بوو ئەوەی ملیەنیا و هیچ حسابی بۆیش نەکرد سوارە بوون و ئەوی تریشی ئێڕانی و ئەمانە منیشکە وەزعم بینی و ئەوانە بین چوون بۆ دژبانیەکە یاسای ترێکەوە کە خۆمانەڵێن لەو سەرەوە بوو وتم کاکە ئێمە خێزانێکین یا دوو خێزانین دوو نەخۆشمان پێیە ئەگەر دۆخەکە ئاوا بێ ئەمە هەرگیز ناتوانین سوار بین لەبەرەوەی ناتوانین ئاوا پاڵ بنین و هەڵزنین بۆ سیارانە و مناڵەکانمان سوار بکەین لەبەر نەخۆشەکانمان بەڵکو هاوکاریمان بکەن لە سیارەکە ئێمە سوار بین و دوای هەر کەسێ سوارە بێ سوار بێت تۆمانە کە من بۆ شێوەی بە فارسی قسەم لەگەڵاکردنەوەوانە هاتمەوە بۆ لای دایکمەوەوان ئەزانم پامنێرێک و کامێرەمانێک و چەند کەسێک هاتن هێن وەڵای ئێمەمانەوێت و هەندێک قسەمان بۆ بکەیت مادەم تۆ فارسی زانیت ئەو کاتانە لە ڕاستیا کەسێک فارسی بزانایە زۆر دەگمەن بوو مەگەر کەسێک پێشتر چوو بێتە ئێرانەوەوانە ئیتر هاتن پرسیاران لە خەڵکەکە کرد مەسەلەن هەڵوێست و مامەڵەی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران چۆنە چۆن پێشوازیان لێکردن باشبوون لەگەڵتانە چی ئەڵێن ئەوانە من هەم بە کوردی پرسیارم کرد و ئەشم کردەوە بە فارسی بۆ ئەوان و تۆماریان کرد بەڵام لە ڕاستیە دوایی نەمزانی بۆ چ کەناڵێک تەلەڤیزیۆنێکوانە کە ئیشەکەمان تەواو بوونی و سەعاتێکی خەیان دەوانە و پرسیارمان کرد لە کۆمەڵی خەڵک و هەستی خۆیان دەربڕی و باسی کارە ساتەکەیانە کرد دوای ئەوە سیارەیەکیان هێنا ئێمە هەردوو خێزانەکە سوار بووین پاشەوە ڕێگەیاندا خەڵکی تر سوار بکەن و بەڕێکەوتین نەخێر لەو کاتە هێشتا سەرەتای کارە ساتەکە بوو ئەم قسانەی من ئەیکەم نازانم بڵێم 23 یا چەندی سەیە لە ڕاستیە وازانمە 4 ڕۆژ دوای کارە ساتەکەیە چونکە ئێمە 3-4 شەو لە سازان بووین نەخێر هیچ کەسێکم نەبینی غێری هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران نەبێ هێزەکانی ئێران نەبێتەوەوانە و ڕێکخراوێنێتەوە یەکگرتوەکانەوەوانش بۆ دەم و دەستە بۆ هیچ کارە سات و شتێک ناتونم دە پێشەوە یا هەندێک جاریش ڕێگری هەیە و ئەمانە ئیتر ئێمەش سوار بووین دەمە و بانگی ئێوارە بوو گەشتینە لە ناحەی باینگان تێپەڕین شارۆچکەی باینگان ڕۆشتینە شوێنێک پێ ئەڵێن سێڕای یا گەردەنەی شمشێر کە پێشتر بینی بووم لێە بووم خۆم ساڵی پێشوو ڕۆشتینە ئەوێ حەزمانە کرد ئێمە لە ئۆردوگای سریاس لا بدەین لەبەرەوەی ئەزمونێکمان هەبوو لێەوە ساڵانێک جارێکی تر خۆم لێ بووم و ئەوانە یا ماڵی باوکم ساڵی 74 لێوێ بوون حەزمانەکە لێ بووین خزم و کەسەکانیشمان کە لە جوانڕۆ و لە دەوروبەری پاوە بوون لەو نزیکانە بوون و ئێمە باشتر بوو حەزمانەکە لێ لابێ بەڵام بەداخەوە ڕایان نەگرتین و سیارەکە ڕۆشت لە شوێنێکە کۆمەڵی خەڵک وەسا بوون و خەڵک هەمووی ئەم بەرەوبەری ڕێگای گرتبوو هەواڵی خزم و کەسوکاریە پرسی ئەوانەی پێشتر ساڵی 87 ڕۆشتبوونە ئێران هەواڵی خزم و کەسوکاریانە پرسی کێماوە کێ مردەوە ئەمانە ژنێکی لای خۆمانە بینایی دڵخوازخانە لە هەردووکمان دامانە پڕمەی گریان و کە یەکترمان ناسی وتم بەخوا کەس نەماوە زۆر خەڵک تیا چۆوانە ئیتر ئێمە ڕۆشتین لە کرماشان سیارەکە تێپەڕی ڕۆشت هەتا گەشتینە ئەو شەو قەزای پێڵێن کەنگاوەر بردینیان بۆ ناو مەکتەبەکانی کەنگاوەر شوێنێک بوو پیانەوت تربێت بەدەنی هۆڵ و ژوور و شتانێک بوون مەکتەبێک بوو لەوێ لە ناوی ئەو مەکتەبانە دایان بەزاندین هەرکە گەشتینەوە ئەوێ وینیان کرد من پاڵتاوەکەم و جلەکانیان لەبەردا کەندم و سووتاندیان لەبەرەوەی خۆشم کاس بوو بۆ نەمەزانی ئەو بۆ نەچی وتمەوە کیمیایەوەمانە و دەم و چاوم ڕەش هەڵگەڕا بوو
چەند ڕۆژێک لە ناوی ئەو مەکتەبانە مایەنەوە ئاتن بەدەمانەوە و خواردن و شتیانەیە ناو هەندێک جار پشکنین و شت هەبوو بۆ ئەوەی بزانن کەس چەک و ئەسڵەحە و تەقەمەنیە شتێکی لەگەڵ خۆیانەیە ناوە بۆ ئەوێ لە ناو شارا بووین و ئازانمە یەک دوو جاریش بردینیان بۆ گەرما و خۆشخوردن دوای وتیان ئۆردوگایان بۆ ئامادەکردن و بڕۆن بۆ ئۆردوگا ئۆردوگاکە لە شوێنێک بۆ پیانەوت سەرابفەش یا سەراوفەش شوێنێکی شەر ناوچەیەکی سەرد سیر و ساردە کوێستانە ئێمە ڕۆشتین بۆوێ بردینان بۆ ئەوێ سەرۆکی ئۆردوگاکە ناوی ئاغای کەریمی بوو پاسدارێکی گەنج بوو لە ڕاستیە من بینم خۆش بوو لەگەڵ یا ئەو ڕۆژانەی کە لەوێ بووین بە حکمەوەی کە فارسی مەزاری ئەوانە ڕۆشتین بۆ ئەوێ ئیتر ئێمەشۆکۆ و خەڵکە چادرمان وەرگرت چادرمان هەڵدا تۆزێک ئەزمموی چادر هەڵدان و بەستنەوە و محکەمکردنیم هەبوو هەر ئەو شەوەی لەوێ بووین بەفرباری بەو درەنگ وەختەی ساڵ بەفرباری ڕەشەبا و باران و بەفر بوو بەیانی کە ڕۆژ بوویەوە زۆر چادر کەوت بوو بەسەری خێزانەکانە ئیتر هەندێک خواردن و شتیش هاتبوو هەندێک قاپ و قاچاق و کەوچک و ئەوانە هاتبوو زۆر خەڵکە بوو وەیە زانێتانی مەسەلەن حسێب کە هەندێک جارە زانی لە شوێنێکان ڕەنگە بڵێ ملیۆنێک کەوچک دانراوە بێ خواردن و شتی نێوە بڕێ عەلاگەیە کەوچکێ بردەوە بۆ ماڵەوە چەندین لۆری سێو دانرابوو لە ڕاستیا خێزانی وا هەبوو کە بە پشتی خێوەتەکەی ڕۆشتی ئەزانی چەند سنووق سێوی هێناوە لە ماڵەوە دایناوە هەمووی خراپە بێت ئیتر وردە ژیانی ناو ئاوارەی ئۆردوگا دەستی پێکرد و ئەوانە ئێمەش لەوێ بووین لەگەڵ هەندێک دۆست و برادەر و کەسی ترمان ناسی کە خەریکی ئیشی کارەبایی و ڕاکێشانی گوڵۆپی کارەبا بوون بۆ ناو هەر ماڵێک و گوڵۆپێکیان بۆ دائەنا وەکو کاک محەممەد قادر بەڵخەی و مامۆستا حەمە ڕەوفی برای حاجی محەممەد بامۆکی و ئەوانە ئیتر لەگەڵ ئەوانە تێکەڵ بووین و ئاشنا بووین و ئەمانە دوایی بۆ ماوەی لێوە بووینیتر ئێمە وەکوتم ئەو برایم کە کاتی خۆی ناردبووم بۆ گوێ سیروان و بڕات گوێ درێژێکمان بۆ پێیا بکە و نەگەڕایەوە تومەزە کە هاتووەتە گوێ سیروان یەکسەرە پازارەکان سواریان کردووەیان هێڵاوە بگەڕێتەوە مناڵە 12 ساڵانە چییە و بۆ شوێ گەڕێتەوە نەبڕۆ ئەویش زیتەڵ بوو کات بووە نزیکی سەریاس و ئەمانە و لە خاڵی پشکنینی ئەو شوێنەی پێڵێن گەردەنەی شمشێر و سێڕای سەریاس پاوەبانگانە لێوتی وەڵا من ماڵی ئمامەم لێرەیە و دابەزم و ئەمانە چونە ناو سیارەیەکی بچووکا بوو لەگەڵ پازدەرەوەوانە وتی مام بۆشی وتی مامم ناوی عەلی بارامیە و لە فڵانە شوێنە لە پاوە ئەو مامەی منەوە بمبن بۆ لای ئەو ئامۆزایکی باوکمە پێڵێن مامە وەڵا ئیتر ئەوانیش لە ڕاستیە پیاوەتیان کرد بوو ئەویش هەر چەکدار بوو بردبوویان بۆ ئەوێ و لێوە هێنا بوویان بۆ ماڵی مامەم کە ساڵی پێشوو لە ئۆردوگای سەریاز بوون و لە ماڵی ئەوان بوو هەر لەو ماوەی کە لە ئۆردوگای سەرافەش بووین ئەو برایە شماتەوە بۆ لامان ئیتر ئێمە وردە ئەو شوێنە دوور بوو لە ماڵی خزمەکانی خۆمانەوە چوزانەوە مانەزانێ هەرچی نزیکتر بین لە هەڵەبجە باشترە و دەکۆ باسمان زیاتر بۆ یێتۆمانە و زۆربەی هەڵەبجەش مەسەلەن زۆرێکمان کە ئاوارە بوو بووین لە هەم لە 1970 هەم لە 1970 خەڵک ڕۆشتبوونەوە حەزی بەو ناوە ئەکرد و خەڵکێکی هەم هەورامی زمانەکەی هەم جافەکەی هەمووی زۆربەی خزم و کەسوکاری لەم دیودی و هەیە ڕەنگە بڵێن ئەگەر هینێ بکەین کەم بنەماڵە و خێزان هەیە لە هەڵەبجا کە خزم و کەسوکاری لە ئێرانە نەبێ یا بە ئەسڵ ئێرانی نەبێت و ئەوانە ئێمەش حەزمانە کرد نزیک بینەوە لەو ماڵە خزمان و ماڵە باوانی خۆمان کە لە گوندەکانی کڵاش و زێران و بێوەن و تەشار و ئەوانە ئەمە بین ئەو بۆ خزم و دۆستانەمان ئاشنابینەوە نزیکی ئەوان میلانی کەم خۆ ڕەنگە بتوان هاوکارێکیشمان بکەن لەو حاڵەتە هەرچەنە من خۆم ساڵی پێشوو لێ بووم و نەک ئەوەی لە ڕووی دۆستانەوە پیانەوتین خۆزگە نەهاتنایە هەنووت ئێران ئەوەش نییە بە هەندێک دروشمەشوت هەڵ نەخەڵیت و هەر وڵاتی خۆتان باشەوە ئەمانە و
بەڵام تازە بەدەستی ئێمەنیە و کارەساتەکە لەوە گەورەترە ئێمە بڕیاری لێبین و چۆن هاتین و بە ناچاری هاتوین. ئیتر من یەک دوو جارێک بە ناوی سەردان و میوانیەوە لە لای ئەو سەرپەرشتیەوە دووە کە ناوی ئاغای کەریمی بوو جارجارێک تەرجمەشتم بۆ کریا چزانم جارێکیان تورەکەیەکی سەربازیم پێ بوو ئەوەی کە پێڵێن یا تاغوشتی تیەکەی تورەکەیکی گەورەیە کرد کەرەستە و جلوبەرگ و بەتانیوانەی سەربازیەکەی زۆری پێخۆش بوو زۆری بەلاهۆ جوان بوو نەزان من لەکوێم بوو. ئیتر ئەو وەرەقەی بۆ کردین دایکمەوان هاتن بۆ سەریاس هاتن بۆ سەریاس و لەوێ جێگیر بوون و ئەوانە هەر من و باوکم مابووینەوە لێ خزمەکانیشمان یەک دوو جار هاتن سەردانیان کردین لەوێ تەنانەت ئەوەشم لە یاد نەچێت کە ئێمە ئاوارە بووین و گەشتینە ئەوە لە ناو ئەردوگا کەلاماندا ڕۆژێکیان یەک دوو هەلیکۆپتەر هاتن نیشتنەوە زانین ڕابەری باڵای شۆڕشی ئێران ئایەتوڵا خامنەی هات کە ئێستا ڕابەری شۆڕشەوانە هات زاهیرەن سەردانی هەڵەبجەی کردبوو جوانیەکانی هەڵەبجەی بینی بوو هەڵەبجەی بینی بوو ئەوانە ئەڵێن لەم عەبابێلێ وتوێتی ئێرە بەهەشتە ئەم شارە جوانە ئاوای لێ هاتووە مەسەلەن ئاوامان لێ کرد بە هەردووکمانەوە. ئیتر هات بۆ ئەوێ لە پێش شامە هەلیکۆپتەرەکەش بەنزینی تیان نەما بوو بە تەنەکەی سەرقەپات بەنزینیان بۆ هێنا هەلیکۆپتەرەکە تیان کرد. ئیتر لە ڕاستیا خۆمدا نابوو نزیک بوومەوە هەتا وەکو ئەو سیارەی کە ئەو لە سەریاوەسا بوو هەتا هات بە پاڵ بۆ نیدی سیارەکە وەسا بووم دام نابووە گەر کەس نەبوو مەسەلەن وەرگێڕانی بۆ بکە من وەرگێڕانی بۆ ئەەکەم و قسەیە کرد بۆ خەڵکەوەمانە. تر کەسێکی تر لەوێ پیا بوو دوای ساڵانێک زانیم ناوی چێوەمانە ئەو متەرجمی بۆ کرد. ئیتر دواییش لە ڕاستیە خۆشم وتم بە ئاغای کەریمی کە دایکمان نەهاتنەوە هەرخۆن لێ ما بوومەوانە وتی ڕاستیەکەی بڵێ ئەگەرەتەوێ بڕۆی باوەرەکە بۆ خۆشتان بکەم بڕۆم. وتم ئەرە وەڵا ئەوە ڕاستیەکەیەتی و لەوێ شوێنمان گرتووە و خزم و کەسوکارەکەمان لەوێن و ئێمە شەمانەیە بڕین بۆ سەریاس. هاتین بۆ سەریاس و لەوێ نیشتەجێ بووین هەتا هەندێک لە سەرپەرشتانی ئۆردوگا باوەڕیان لێ کرد نیان نەزانی کە من چوومەتەوە بۆ عێراق چونکە بە ڕەسمی نەهات بوومەوە ساڵی پێشوو کە لێ بووم هەروان زانتە نەڕۆشتومەتەوە ئەوانە ناسرایی و شتێکمان بۆ پیا بوو لە نێواندا. ئیتر لێ بووین ئەو خزم و کەسوکارە هاتن بەدەممانەوە هەندێک هاوکاری و شتیان بۆ هێناین هەرچەندە خۆ بارودۆخ خوژیان لە ئێرانە هەمیشە قورس و گران بووە هەمیشە ناڕەحات بووە بە تایبەتی لە لادیەکانە کە ژیانی خەڵکی لەسەر ئاژەڵداری و ئەو شتانە بووە. بەرحاڵ ئێمە دڵخۆش بووین بە بینینی خزمەکانی خۆمان و ئەوانە. ئیتر لەوێ دوای ئەوە مەسەلەن کە خەڵک لەناو ئۆردوگاکانە گیرسانە و ئەمانە هەندێک کەلوپەلوشت هات بۆمان کەیانەوەمان ڕێکخراوینەتەوەی گرتۆکان و ڕێکخراوە خێرخوازیەکان هێناویانە و کەم تاکوتێکی دابەشەکرا بە سەرمانە ئەژینە بڵێن لە وڵاتێکی برسیا لە وڵاتێکی جەنگزەدا کە خۆی لە حاڵەتی شەڕەوە ئەمانایە هەمیشە بڕێک لەو هاوکاری شتانە بۆ خۆیان لادەن بڕێک بە دەستگاکانی خۆیان ڕادن بڕێک بۆ مانگی سوور لادەن وەمانە بڕێکیشی بە کەم و کورتی ئەگەشتە ئەو خەڵکە داماوەی کە ئاتاجی هەموو جۆرە هاوکاری و کۆمەکیەک بوو سەرباری خەمی لە دەستدانی ئاجزەکانی وەمانە برسێتی وانش زۆری وێنەوە ئەمانە ئێمە لەناو ئۆردوگا بووینە وایە بە ناونووسین و بە بەرگە ئەوانە یا بە پاس خەڵکیانە برد بۆ گەرما و خۆششتن و ئەوانە ئیمکانات کەم بوو یا ئەگەر ڕۆشتایە بۆ سەردانی خزمێک کەسێکە بۆیە بەرگەت بکردایە ئەوان بە بەرگە و بەهین بەهات نایەتە ژوورەوە بەیانی تایەوارە بۆ نمونە لە سەرپەرستیەوە لە شانەی ڕاگەاندنی ئۆردوگاوە وەکو خۆیانیان و دەفتەری تەبلیغاتەوە هاوارەکرا بۆ نمونە بیلال باسام محەممەد بەدەری تەبلیغات ملاقات یا ناوی دوو کەسی تری ئەخوێندەوەیە من لە ناو ئۆردوگا ئەمبینی بە ئەوە شار بڵێم وەک نوکتەیەک ئەوان یەکیان پێشتر پێشمەرگەی یەکێتی بوو هاتبوونەوە بۆ عێراق کە وەزعەکەیان بینی بوو بەو شێوەیە هەمیشە هاواریە کرد
جەمال نووری محەممەد ساڵح، ئەلی نووری محەممەد ساڵح، هەرچی سەریتار بە دەفتەری تەبلیغات مڕاجعە نمایەند. کەسیش دیار نەبوو. یا زۆر زار بانگی ئەکرد خزمێکی کەمان هەبوو لەو خزمانەی گریانەی خۆمان ناوی سێ و چوار برای ئەخوێندەوە ناتێق تۆفیق شاکەرم، صدیق تۆفیق شاکەرم، فاڕۆق تۆفیق شاکەرم بە دەفتەری تەبلیغات ملاقات. ئەوە حاڵی ناو ئۆردوگامان بوو، لەوێ بووین هەتاوەکو شەڕ ڕاگیرا و ئەگەر بەس لە نێوان عێراق و ئێران هاتە کایەوە ئەمانە و باسیەوە هاتە ئاراوە کە خەڵک دەتوانێت بگەڕێتەوە و لێبوردنی گشتی دەرکراوە و خەڵگەڕاتەوە بۆ سەرژیان و حاڵی ماڵی خۆی و هەڵەبجەیەکانە ڕۆنەوە بۆ هەڵەبجە و ئەمانە. ئێمەش برایەکم هەبوو کاتی خۆی کە لێمان دابڕابوو ئەو لە مووسڵ ئەی خوێند، ئەوەشم لە یاد نەچێ کە ئیتر کە هەڵەبجە گیرەوە ئەمانە ڕێگە نەبوو لە سلێمانی و دەوروبەری ڕانیەوە هاتبوو بۆ ئێران لە ڕێی سەردەشت و پیرانشار و ئەمانەوە گەشت بووە ئورومیە. لە ئورومیە بردوویانە شوێنێک پیانەوت خوی و سەڵماس دوو شاری تێکەڵاوی کورد و تورکن لە حدودی لە نێوان ئێران و تورکیا. لەوێ ئۆردوگایەکە بوو پێیانەوت ئۆردوگای زاریعان، لەوێ دەست بەسەریان کردبوون. ئیتر چۆن دەنگ و باز گەشتە لای ئێمە یا خەڵک ئازاد دەکرا و تۆزە هاتەوە بۆ ناو ئۆردوگا. منیش کە بیستم هەوڵماندا وەرەقەیەکمان کرد لە سەرپەرشتی ئۆردوگا و ئەوانەوە و کە بەڵێ ئێمەش کەسێکماندا بڕاوە لە خێزانەکەمان و لە فڵانە شوێنە و کە ئێمە ئێستا لێرە نیشتەجین و هاوکاریمان کەم بێتەوە بۆ لامان. منیش سواری سیارە بووین و ڕۆشتین مەنا بەڵێ و ئەوانە بێمەم شوێنانەشت بینی بێ وازانمە یەک دوو کەسی تری شەرۆکو من وابوون بۆ ئەوێ ڕۆشتینە سنە، ڕۆشتینە بۆکان، سەقز. هەرگیز لە بیرم ناچێ و کاتەی کە ڕۆشتین ئێمە لە پێشی سیارەیەکەوە بووین خۆیان پیانەڵێن لۆری و ئەمانە یا خاوەریان پێوەدەوان بە لاپاڵ و لاپاڵی شاخێکە ئاڕێن و کۆم ڕێگایە هەورامانی خۆمان و ئەوانێ تایەی پێشی سیارەکە دەرچوو. تایەی پێشی سیارەکە دەرچوو گل بوویەوە بۆ خوارەوە ڕەنگە 200-300 مەتر کەوت بێتە خواری جادەوە ئیتر خوا کردیە چۆنێک بێ سیارەکەی گرتەوە ئێمە وەرنەگەڕێن. ڕۆشتینە مەهاباد، ڕۆشتینە ئورومیە لەوێ ئازەربایجانی غەربی، لێش نامێکیان پێداین و ڕۆشتین بۆ ئەو ئۆردوگایەی کە پێیانەوە زاریعان لە خوی. لەوێ نامەکەمان تەسلیم کرد و بینیمان و ئادرەسی ئەم لامان دانا کە ئێمە لە ئۆردوگای سەریاسین و ئەوانە. ئیتر ئێمە گەڕاینەوە و لە دوای ماوەیەک ئەو برایشمان ئازاد کرد و هاتەوە بۆ لامان. ئیتر لەژێر فشاری ئەو برایەمە و تێبێ بڕۆینەوە بۆ عێراق و لێرە ژیان نەڕەحاتە و ناخۆشەوەمانەوە بڕۆینەوە. تەنانەت کە هاتینەوە و ناومان نووسی هەتاوەکو حسێ بکە مەسەرەن 4-5 کیلۆمەتر تا خواری پاوەش مەمەعەلیم هات بە شوێنمە. ماتۆڕێکی گەورەی پێبوو بە سواری ئەو ماتۆڕە نیایە شوێنی سیارەکەمان هەڵکورەوتی بۆ شوێ ئەڕۆنەوە دانیشن مەڕۆنەوە بۆ شوێ ئەڕۆنەوە درێژەی نەکێشاوە. جا ئەوەش بڵێم ئێمە کە ئەمەم لە بیر چوو لە ڕاستیە کە دەوری نزیکەی 20 ڕۆژێک یا مانگێک لە ئێران بووین ئاوارە بووین و ئەوانە ڕێگەیان بە خەڵکەیە کە بێت لە هەڵەبجە کەلوپەل و کاڵاوشمەکی خۆی بەرێت و ئەمانە هەرچی لە ماڵەکەی ئەما بێ. بەچێک لەو کەسانە من بوو منی شاتمەوە و نامیان پێداین و ئەوانە هەندێک ئەوی کەما بوو زۆر ماڵ دەستی بۆ برا بوو، زۆر ماڵ تاڵان کرابوو، زۆر ماڵ شتە ئەنتیکە و نەختینەکانی برابوو بە تایبەتی تەلەڤیزیۆن، سەلاجە، ئاڵتون، پارە. ئەگەر شتێکە بوو بێ لە ماڵە ئیتر کەسانێکی نەفز نەزم بن، کەسانێک بە ناوی دڵسۆزیەوە بێ، هێزەکانی پێشمەرگە بن، هێزەکانی سوپای پاسداران بن، شار بێخاوەنەوە چۆڵ کراوە و هێزێکی چەکدار بۆ ناوایە و ئەوانە و خەڵکیش جارجارێکەیەتەوە شتەوە هەندێکی دەست بۆ ماڵی دەرو دراوسێ و خەڵکی تری شەباوە ئەیبات. ناڵێم زۆر بوو بەڵام هەبوو. ئێمە شەندێک لەو کەلوپەلەی خۆمان و
یەک دوو ماڵی خزمی خۆنمان خستە ناو سیارەیەک و بردمانەوە. جارێکی تریش گەڕامەوە، ئێمە بە حوکمی ئەوەی ماڵمان لە لادیا بوو 34 مانگامان هەبوو. 34 مانگامان هەبوو، هاتمەوە مانگەکانمان دۆزیەوە لە نزیکی ڕووباری سیروان و نزیکی مەرز بوون، لە سازان بوون، لەگەڵ کوڕێکی مامەمە هاتینەوە. ئەوانیشمان دایە بەر و بەڕێکەوتینەوە هەر بۆ ڕێگەی کە کاتی خۆی لەوەی ئاوارە بووین لە پردەکەی سیروانەوە کردمانە ئەو بەر و ڕۆشتین هەتا شوێنێک گەشتینە خاڵێکی پشکنین دژبانیەک دەمەوە ئێوارە بوو، تاریک بوو دنیا، 4-5 مانگامان پێ بوو، گوێرەکە ساوایەکمان پێ بوو کەینی ئێمە بوو. تۆزێک بە باوەش هەڵمەگرت و تۆزێک بە پێ ئەڕۆشت و بە هەزار فەلاکەت گەشتینە ئەو شوێنە کە گەشتینە ئەو شوێنە ڕێگان لێگرتن وتیان نابێ بڕۆن بۆ چۆ ڕۆنەوەمانەوە، وتیان ئەبێ بگەڕێنەوە بۆ خەرپانی بڕۆن لە خەرپانی وەرەقە بێنن. تۆ لەناو خاکی ئێرار و بەپێ بە برسێتی بەوەی گەشت دەوێ ئەوژێ بێت. هەردووکمان فارسیمان نەزانین لە ڕاستیە. ئیتر کەوتینە قسەکردن لەگەڵێنەوە وتیان نابێ ئەمانە. ئیتر ئەو بەتایبەتی هەمیشە سەربازی وەزیفەیە، سەربازی ئاسایی کە موچەیەکی زۆر کەمیان هەبوو هاوکاریان نەبوو، ئەمانە بە شوێن شتا ئاگەڕان. ئێمەش تەجیلێک و جانتایەکمان پێ بوو، 3-4 پاکەتیشمان پێ بوو، ئێمە هێچکە مازگەرە خۆر نەبووین. بەڵام لەسەر جادەیەکە کەوتە بوون، پاکەتەکان پێیانەوتن کیلۆپاترا. هەر لە ڕاستیە لە ناوڕاستی جادەیەکە کەوتە بوون، 3-4 دانەمان هەڵگرتەکەینە ئێمە جگەرە خۆرەشت نەبووین. تەجیلەکە و پاکەتەکانمان یانێ وتیان بڕۆن. ئەوە بوو بە تکاکار بۆ ئێمە و ڕێگاندان ڕۆشتین گەشتینە شوێنێک پیانەوت پردی مەڕەخێڵ بوو، شوێنێک بوو شوێنێکی تیا بوو نەخۆشخانەی سەفەری و یا سەربازی تیا بوو، پیانەوە بیمارستانی سەحرایی. لەوێ لە ڕاستی هاتنە ڕێیەکەمان و خواردن و شتیان بۆ هێناین و لە ناو سەتڵەکە هەندێ برنج و خەیار و شتیان بۆ هێناوی. مەژەمان نەزانێ هەر برنجی وشکە کە سێرمان کرد زانین ژێرەکەی کەبابی تایە. نانمان خوارد و ئاهێکمان بەبەرا هاتەوە و بەڕێکەوتینە تا شوێنێک پێیانەوت لەشکرگە. ئەرە وەڵا ڕەنگە بەیانی شتێکمان خواردبوو کە لە ماڵ دەرچ بووین، بەڵام ئەوە ئیتر ئێستا ئێمە ئەو هەموو ڕێگە و شتەمان بڕیەوە شەومان بەسەرا هاتووە. بەڵێ ئیتر ڕۆشتین گەشتینە شوێنێک پیانەوت لەشکرگە، ئیتر شەومان بەسەرا هات و هیچ شوێنێک نەبوو. لێوە لە شوێنێکە لامانیا ئەویش هەر سەربازگە بوو، هەلیکۆپتەر شتیشی تیانیشتەوە ناوچەی ئەناخیە. لێوە لاماندا شوێنێک بوو پیانەوت شوێنی تەداروکات، شوێنی خواردەمەنی و پشتیوانی بەرەکانی شەڕ بوو. ئێمە لای 3 سەربازە لاماندا لە کابینەیەکا بوون، لە ڕاستیا خزمەتێکی زۆریان کردین، نان و شتێکی تایبەتیان دروست کرد بۆ بۆنەی ئێمەوە، تا درەنگانی قسەمان کرد لەگەڵیان، یەکیان کورد بوو، یەکیان تورک بوو، یەکیان فارس بۆمانە. بەیانی کە ڕۆژ بوویەوە ویسمان بڕۆین تۆ شەبەرەیەک نان و هەندێک خوێ و خەیار و ئەوانەشیان بۆ پێچاینەوە و شەویش مانگاکانیان بەستینەوە بۆی نەڕۆن بەم لاولا. پاش ئەوە ئیتر بەیانی کە ڕۆژ بوویەوە ئێمە سەربازێکی کوردمان بینی یا پازدارێکمان بینی، وتمان ئەمانەوێ بڕۆین بۆ بێوەن ماڵی باوانمان لەوێ بۆ کاتی خۆی. تیا لێرەوە بڕۆن لە کۆیڵەوە ماکوانەوە دوو شاخی گەورە و سەختیەوە ناوچەیە و شارەزانین لەوانەیە بەراز بمان خوا چوزانم پڵنگ بمان خوا. تێدا وەڵا بێ لێرەوە بڕۆنە سەر و پێ ئەڵێن بەناو ئەم سەربازگەیە بڕۆنە سەر و شوێنێک بوو پیانەوت ملەی ڕەمەڕۆ. ملەی ڕەمەڕۆ ڕەنگە دەوری نزیکەی 90 لۆفە و ئەوانە ببێت، شاخێکی زۆر سەخت بوو، ئێمەش ماندوو برسی و یا شەکەتی ڕێگاین و ئەوانە. بەڵام پێش ئەوەی لێرە دەربچین و ئەمانە مامەیەکمان لە هەڵەبجە بوو، ئەویش وتی ئەگەر ڕۆشتن بۆ ڕێگەیە گەشتنە شوێنێک یا گوندێک پێ ئەڵێن هەوش لە گوێ سیروانایە، لەو گوندا ژنێکی لێ یەکسی خاڵۆمانە ناوی سەلمایە، سەلەی ئیمام. بەرحاڵ ئێمە بەو شاخە سەرکەوتین، هەر بەیانی سەرکەوتین هەتا وەکو دەمەوە عەسری ئێوارە نزیکی بەغریب ئیمجا ڕۆشتین بۆ دیوە. ئەوەنە سەخت و ناڕەحات بوو کە ڕۆشتین. تۆزێکمان وا بوو ئاوا شۆڕ بووینەوە بۆ ناوئاوایی، پیاەکمان لە ڕێگە پێگەیشت بەرە ژوور ئەهات، وتم بێ زەحمەت ماڵی دێسەلە لەکوایە؟ ویشتی بۆ چتە؟ وتم وەڵا خاڵۆ زای باوکمە.
کچی خاڵی باوکمە ئیتر وتی ئەها ئەو ژنە دەسیناوە بەم بەرەوبەری ئەو دەرگایە ئەوە دێسەلێ ئەوە سەلەی ئیمامە ئێمەش بەناو ئاوەیە ڕۆشتین ڕیشمان هات بوو تۆزێک ڕیشم هەبوو قژێکی زۆرم هەبوو وەک ئێستا نەبوو کوڕێکی سپیکە لێ هێنوە بەڵام دەم و چاوم ڕەش هەڵگەڕابوو هەمووی بە هینێ کیمیاویەکە تێکوڵی هەیە هەڵەیە لە پسە ئیتر بەناو ئاوەیە ڕۆشتی نەشی مەتارەیەکمان بەلاقەوە بوو پیانەوە زەمزەمی و ئەوانە کەسی چی لەگەڵان نەوتینەتان نزیک بووینەوە و پەچە شتێکیان دروست کرد بۆ شوێنی ئاژەڵ و ئەمانە و ڕۆشتینە بەردەمان بە دوو مناڵی غەریبە و 5-6 سەر مانگاو بەم وەختە و ئەمانە تیان فەرموون وتمان ئێمە کوڕی مارف و باسامین مارف مامن بوو باسامیش باوکم بوو ئیتر هات ئەم لەو لای ماچ کردین پێشوازێکی گەرمیان لێ کردین وڵاخەکانیان بۆ کردینە ناوی ئەنگە و ڕووپەچەوە کورە کەڵەشێرێکیان بۆ سەر بڕین شەوێ دانیشتنێکی خزمانە و خێزانیمان هەبوو هەواڵپرسی و ئەوانە ڕەنگە بڵێم 20 ساڵ بوو هیچ خەبەرێکی یەکتریمان نەبووە لەگەڵ منانە لەگەڵ باوکمەوانە ئیتر بۆ بەیانیەکەشی زاوایەکیان هەبوو ناردی لەگەڵمانە بە قەراغی سیروانە ڕۆژێک هەتا دوای نیوەڕۆ لەگەڵمانە بووە تا گەشتینە شوێنێک پیانەوت کڵاشی باخان ماڵی باپیرمە لەوێ لە ڕاستیا ئیتر نە ئێمە دەنگ و نە کەس دەنگ بەناو ئەو ئاوەیە ڕۆشتین دەیەکی گەورە و هێنێ عەشرەتی کڵاشیە نەخۆمان ناساند و نەکەس بتێرێکاکەوە بۆی شۆڕن و شوێن هاڕن چکارن ئێوە ئەو پیاوە لەگەڵمانە هاتە تا شوێنەی پێڵێن دەراوی کڵاش ئیتروتی لێرەوە ڕۆشتە سەر پێڵێن ملەیەشتی لێەوە بێوەنەوتم دێ من خۆم لێو لای ئەزانم چونکە ساڵی پێشوە هاتوین بۆ گەڕێن بۆ ناوە ترم گەشتین بە شاخەکە هەڵزنان ڕۆشتینە سەرە و چەند کەسێکمان بینی نازانم کۆکەنیانە کرد گزریانە بڕی درێنەی گیانە کرد چیانە کرد مەرحەبایمان کردنەوەمانە ئیتروتیانەوە چەند وتانپاوتیەوە خزم و کەسی ئێمن ئەوانش لێوە تۆزێک لە لایەوانی شاوەسان وتر بە ڕێکەوتین لێوە چوینە شوێنە ماڵی مامی باوکم لێوە بوو ئەمەزاکانی باوکم لەوێ مانگاکانمان بەجێهێشت و ئەو شەوە لەوێ بووین و بۆ بەیانی خۆمان ڕۆشتینەوە بۆ سەریاس ئیتر دوایی کە ئەو عەفواتەی دەرکرد و وتیان لێبوردنی گشتی دەرکراوەوانە ئێمەش هاتینەوە وەک گوتم مامەمە تاوەکو خواری پاوە تاوەکو کۆمەرە و مەلاندەر و ئەوانە بە سواری ماتۆڕێکی سەربازی هاو بە شوێنمانە کورەوتی مەڕۆنەوە ئێوە هەرچی کەلوپەل و شتە هێناوتانە مانگاکانیشتان لێرەیە و بۆ لایکی ئەڕۆنەوە بۆچی ئەڕۆنەوە بۆ عێراق ترە و برایەم زۆر ئیلحاحی کرد بە ڕەحمەت بێخوا هاتینەوە مەسەلەن تاوەکو سیارەکە هاتوو ئەوە تەوێڵە و بیارە و شوێنانەشمان بینی و نەوسو و تەشاریشمان بینی کە من باوکی دایکم خەڵکی ئەو لادێ و ڕەشە تەشاری مەشهورە لەوێش لامانیا لە ڕێگە لامانیا کە هاتینەوە لە ڕاستیا چوینە خوارەوە بەناو ئەو باخانە بڕێکی زۆر گوێز و شتمان هێنایە سەرەوە گوێز پێگەشتە بوو لە نەوسو لە تەشارۆمانە و هاتین چون سیارەکان قافڵە بوو ئەوەسا تاوەکو لە حدودابێ بەم دیوە ئەوانە ئەو دیوەکەی عێراق هاتۆتەوە شوێنی خۆی ئەوانە ئێران پاشەکشەی کردووەمانە هەراومەی کە ئێستا مەرزی شۆشمەی عێراق لەوایە ئیتر ئەویش ڕێو شوێنێکی یاسایی و ئەمانەی هەیە بۆ وەرگرتنەوەی ئەمانە و بەڵگە و چی و چێوانە ئێمەش هاتین کە سیارەکە هات بم دیوە ئەوە تێڵێ ئەوە بیارەیە و هاتینە خوڕماڵ و یا نازانم ئەو ڕێگەی عەنەب هەبوو یان نا لای زەردەهاڵە کە سیارەکە لای نایەوە بۆ هەڵەبجە ئیتر زانیمان درۆیە خێر بۆ هەڵەبجە نییە لە خوڕماڵیش تێپەڕین بەرەو سلێمانی بەڕێکەوت سیارەکە ڕۆشتین هەتا گەشتینە عەربەت دەمە و ئێوارە بوو لەوێش چوزانم لەلایەن دەسەڵاتی عێراقەوە هاتن بۆ ناونووسکردن و پێشوازیکردن لەو خەڵکە و ئەمانە و چیت پێ و چیت پێنێ و چی بشاریتەوە و پارەی ئێرانیت پێەیە پێدنیە و بۆ کوێڕۆی ئێمان برد بۆ شوێنێک پێ ئەڵێن باینجان لە خواری
شارۆچکەی بازیانەوە لەوێ دەمەوە ئێوارەیەک بوو فڕیانداین هیچ شتێکیشمان پێ نییە خانوش نییە بڕۆیتە ناوی مەگەر ئەڵڵاهوممە کەسێک چادرێکی بەدزیەوە بار کردی بێ لە یاروانی ئێران یا ژێرخێمەیەکی هێنابێتەوە لەگەڵ خۆیان ماوەیەک لەوێ بووین نازانم مانجێک بوو چنێک بوو ئەو ماوەیەشکەی تر خۆشمان لێوا بووین ئێمە هەموومان لە ڕێی سەربازییا بووین چاوپۆشیکردن نەبوو ئەوانە ئەدەی بڕۆ بەدەم معامەلاتی سەربازی و ئەوانەوە تاخیرەکەی تاخیر ناکرێ ئەو بن ئەو هێنە نازانم هاتین بۆ عربەت ئێمە ئیتر دوایی وازانمە بڕیارێک دەرچوو تاخیر کراین نازانم ناوی قەراری 755 بوو 736 بوو یا چەند بوو ئیتر لەو شوێنە ژیانێکی کولەمەرگیمان هەبوو ماوەیەک و زۆر خزم و دۆست و هەر خەڵکی لای خۆشمان هەر لەوێ بوون هەر کەسێک کە سوکاری هەبوو یا دەسەڵاتی هەبوو یا پارەی پێبوو یا ئەیتوانی ئەم لاولایەک بکات بۆ ئێمە بڕێک ناڕەحاتتر بوو لەبەر هەم بێدەسەڵاتیمان هەم نەخۆشی باوکم زۆر کەس ڕۆشتنەوەیان بەجێ هێش بەدزیەوە ڕۆشتن بۆ ناو شاری سلێمانی ئەوە شوێنێکی تر خانوویانەکرد ئێمە هەر لێ بووین بەیانەیەکی زوو بە زرێپۆشەکانی عێراق دەورە دراین لۆری و سیارەی بار هات هەموو خەڵکەکەیان بار کرد خستیانە ناوی و تیانەتانبینەوە بۆ هەڵەبجە ئێمەشیان سواری چوزانم گەڵا بە بوو لۆری بوو هەرچی بوو بە و ناڕەحاتیە سوار کرد و سیارە بەڕێکەوت و هاتە سەر جادەی نێوان چەمچەماڵ سلێمانی و لەجاتیەوەی بەرەو ژوور بێتەوە بەرەو سلێمانی ڕووی کردە خوارەوە ڕووی کردە خوارەوە ئیتر تاوە ناوەمێد بووین نەخێرەمە بۆ هەڵەبجەن ئەڕەوە خوازانێ چیمان بەسەرەیەن و بۆ شوێمانە بن ئیتر ڕۆشت ئەو شوێنانەمان نەبینیوە پێشتر چوزانێ ئێمە ناتوینەتە خواری سلێمانیەوەوانە ڕۆشتە کەرکووک لە کەرکووک نەوەسا بەرەو هەولێر بەڕێکەوت ڕۆشت خەڵکی سێریە کردین خەڵکی هەولێر و ئەوانە لەو سەرجادانەوە ئەمانە لە هەولێریش نەوەسا بەناو هەولێریشا ڕۆشتە دەرەوەی شار ئەو شوێنەی کە دواتر پێی ئەوترێ بە حرکە و گردە چاڵ و بەرحشتر و ئەوانە دەشتێکی کڕکای کڕیکی کشت و کاڵی باهێری بێئاوی خەت کرابوو هەمووی هەندێک جادەشتی لێ دروست کرابوو بڕابوویەوە بڵێ ژێرسازی و ئامادەی ئەکرا بۆ ئەوەی بکرێت بە شارۆچکەیەکوانە بردیان لە شوێنێک کە پێی ئەڵێن گردە چاڵ لەوێ فڕیانداین لەو دەشتا بەبێ هیچ جۆرە ئیمکاناتێک ئیتر مەگەر خوا خۆی بزانێت کە ئەو خەڵکە لەوێ چ ژیانێکی کولەمەرگی هەیە ئەمە بەدەم ناجێڕدرێتەوە زۆر جاریش ڕەنگە زمانمان یارمەتی نەدات کەسێکی وەکو شێرکۆی ئەوێ بتوانێت گوزارشتی لێ بکا کە ئەڵێ تۆ چوزانی برسێتی چییە و لەرزوتای برسێتیت نەگرتووە و ئەمانە کە یعنی خەڵکی وڵاتێک بی ئاوارە بی حسابی ئاوارت بۆ بکرێ دەورە درابی بە بەڵگەنامە و عەدەم تەعەڕوز بڕۆیتە دەرەوە لە دەشتێکا فرەدرابی چاودێریت لەسەر بێ داوای سەربازیت لێ بکەن لێوە فڕیانداین ئیترەوە خەڵکە ڕەنگە بڵێم هەزاران ماڵی هەڵەبجەی هاتنە ئەوێەوە هەریەکی لەسەر پارچە زەویەکی 200 مەتری شوێنیان بۆ تەرخان کردبووین ئەوەڵی بە تەنکەر ئاویان ئەهێنا دواتر تەسیساتی ئاو کرا و هەر لە چوار ڕێیانەکانە یا لە زۆر گەڕە کوشتا 34 بەلوعیاندا نابوو ئەڕۆشتی لەوێ ئاو تەهێنا و ئەمانە ئیتر ئەو خەڵکە لە ژێر چیا ئەژی ئەمەیان شتێکی ترە ئەو شوێنە شوێنێکی وشکی بێ ئاو خۆ و لەو دەشتی هەولێرەوانە وەک لای خۆمان نییە ینی کانی و ئاوانە هەر نییە لە هەموو ناوچەیە یەک کانی و ئاو کارێزی لێ بوو پڕ دڕکوداڵێکی زەرد پڕ لە دوو پشک خەڵکی لە لە ڕاوچۆ ترسا بوون چونکە هەر تۆزێک خۆڵۆک و شارەمێر و لە بەرز بوو بۆیەوە کەسێتێکە زانی دوو پشکێکی تایە دەمارە کۆڵێکی تایە ئیترە خەڵکە ئەڕۆشتن لەو خاکە وشکۆهێنە بە هەر زەنگنێ خاگەنازە شتێکیان پیا کرده بوو کەستەک و کڵۆخۆڵی گەورەیان هەڵەکەند و ئەیان نایە سەر یەک و دەیدارێک پیا کە بیە بە سەریا و ئەگەر ژێر خێمەیە ئەگەر نایلۆنیە ئەگەر خێمەیەکت هێناوەتەوە بیە بە سەریا ئالیا بژی بۆ خۆت تەنانەت پیاوێکە بۆ ڕەنگە جەنابیشت بیناسی ناوی
مام ڕەحیم بۆ مریشک و قەل و قاز و شتیە فرۆشت لیان پرسی بوو تویان ناوت چیەوە توی بە ڕەحمەدی وتوی ناوم ڕێویە وتی چۆن ناوت ڕێویە وتی جا ڕێوی نەبێکێ لێرە ئاژی ئەوەکەی شوێنی مرۆڤە کەی شوێنی ژیانی مرۆڤە ئێمە شتێکی وامان دروست کرد و کۆڵیتێکمان دروست کرد کەوێڵێکمان دروست کرد تیاژێن دواتر هەر بەو ئاوی بەردەمی ئەو بەلوعانە چڵکاوی حاجت شۆرینی ژنان لەسەر بەلوعەکان و ئەمانە و دروستبوونی چاڵا و قوڕ و ئەمانە بەو قوڕ و ئاوە پیسە کەوتینە دروستکردنی خشتی قوڕ لەناو کردەواریا هەر هەبوو و کاتی خۆی خانوشتیان پێ دروست کردووە منیش کۆمەڵێکی زۆر خشتمان بڕی و ژوورێکی پێم وایە 3-4مان دروست کرد لە شێوەی کوخیا دروستکەم کردبوو دوایی ڕۆشتین دارێکی 4-5 مەتریمان کڕی نامان بەسەر ناوەڕاستەکەیەوە و ئیتر ئەو ماوەیە کە لەوێ بووین تاوەکو گەشتینە ئەوە دروست بکەین چاومان کردبوویەوە تا ولادیانە ئەڕۆشتین هەندێک جار ئەڕۆشتین بۆ کرێکاری ئەوانە من لای ماڵی ئاغایەک ئیشمە کرد لەگەڵ وەسایەکە ناوی خەسرەوە ئاغای بە ئاشۆکان بوو بە ڕەحمەت بێ ماڵێکی خانەدانی گەورە بوون گەردی بوون زۆر هاوکاریان کردین زۆر ڕێزیان لێ گرتین منیش کرێکارێکی با بڵێن زیتەڵ بووم لەگەڵ وەساکە ئیشمە کرد زۆر جار یارمەتی وەساکەشمەیە چەندین حەوز و ئاو و حەوش و شتمان بۆ دروستکردن لەو ماوەیە کە لێوا بووین دیواخان و دیواری حەوشی مزگەوت و ئەوانە هەندێک جار بانگیشم بۆ یان و بەرنێژیشم بۆ کردن و ئەوانەی تر حسابی کرێکارێکیان بۆ نەیەکردم تر خۆیان بە سیارە ئەیان هێنان و ئەیان بردین کەوان دروست کرد ئەوان زەی وزار و کشت و کاڵ و شتیان زۆر بوو ساقا گوڵە بە ڕۆژە هەبوو لەو ناوە هیچ دەست نەکرد بە تراکتۆرەکەی خۆیان بڕێکی زۆر ساقا گوڵە بە ڕۆژەمان بەست داری گوڵە بە ڕۆژە هێنامان نامان بەسەر ئەو خانووە کوخێوە هەندێک پوش و پەڵاش و هەندێک گوێنی و شتیوە لە ڕاستی هەرگیز لەبیرم ناچێ بەیانێکی ساردی زستان بوو ڕۆشتم بۆ هەولێر شتێکم لەبەرا بۆ پیانەوەت بارگیر بادگیر جلێکی نایلۆنی بوو لە وەختی مەبارانەکەی هەڵەبجەوە دەستم کەوت بوو لە بەرما بوو ڕۆشتم یەکەم جارم بوو بێمە ناوی هەولێر بە عەدەم تەعەڕوزی شات بووم بە شوێن ئەوە گەڕام هەندێک گونێ پەیاکەم بین بەسەری ئەم کوخەمانە کە قڕبەستمان کرده بوو بەینەوانە بەشکم تکە نەکات و نەیەتە خوارەوە ئەوانە دەرگایەکی تەنەکەمان بۆ دروست نۆڵا دەرگاشی پێوە نەبوو بەتانیەکمان بۆ کردبوو بەین شۆڕمان کردبووەوە ئیتر هەمویان سەیرانە کردم لە نانەوەیەکە لە هەولێر هەندێک گوێنیان پێیان و دریمان بەیەکەوە نامان بەسەریەوە ئیتر لەوێ بووین چەند مانگێک لەوێ بووین من لای ئەو ماڵە بەردەوام خەریکی ئیشکردون و شتم و دۆستایەتێکی زۆرمان هەبوو بەداخەوە لە دوای گەڕانەوان بۆ هەڵەبجەی تریچ پەیوەندێکمان نەما و نەمتوانی بڕەمەوە بە شوێنی خۆمە دوای ئەوەی کە لەوێ جێگیر بووین و وردە وردە دەرکەوت بۆ دەسەڵاتیش کەمانە خەڵکێکی بێچارەی سڤیل و مەدەنین خۆشی لەو سەرێتەوە شار چۆن داگیر کراوە و چکارە ساتێکی بەسەرا هاتووە و چنێک بردومان کراوە ئەوانە و چیداوە ئیتر ئەو چاودێری یا هینەمان لەسەر نەبوو نەتوانین ئەم لاولا بکەین یا نەتوانین هەتوشۆی شارەکانی تر بکەین یا نەتوانین بڕۆینەوە بۆ سلێمانی ئەوانە زۆر کەسە لە ناو ئۆردوگاوە مەسەلەن ئەڕۆشتەوە بۆ سلێمانی چۆڵێک کردو بەجێ هێشتێکەوە پێ نەبوو بەڵام لە ڕاستیا نابێ ئەوەمان هەرگیز لەبیر بچێت کە خەڵکی هەولێر چەندە پیاو بوون چەندە چاک بوون چەندە میوان دۆست بوون چەندە هاتن بەدەممانەوە چەندە بە سیارە شتیان نەهێنا و بە شەوانە ئایانگەیاندا ئەو خەڵکە و دابەشیانە کرد غێری ئەوان لەو کاتانە من بەخۆم شتێکم لەبارەی ڕێکخراوە ئەو شتانەوە هەر نەیەزانی ئەو کەمڕۆ نەبوو دنیا پڕ بوو بێ لە ڕێکخراوە یا لە کەشێکی ئازاد و وڵاتێکی دیموکراسیا ڕێکخراو هەبێت ئەوانە بڕۆن کۆمەکی خەڵک بکەنەوەوانە بەڵام هەولێرەکان شوێنی هەموو ئەوانیان بۆ پڕکردینەوە هەستمان بە غەریبایەتی نەکرد هەرچەندە ئێمە ئاشنا نەبووین بە ئەو ژینگە و جۆرە ژیانە و ئەو ناوچە گەرمە ئەوانە بەڵام با بڵێم لە شانسی هەڵەبجەیەکان ئەو ساڵە ئەو شوێنە کە ڕەنگە لە ژیانیا بەفری لە نەباری وێ ئەو ساڵە بەفری لێباری و نزیکەی چزانم 15 سانتیمێک بەفریش باری بەسەرمانە سەرباری ئەو هەموو مصیبەت و ناڕەحاتیە
ئیتر ئێمەیان برد بۆ سەربازی، منیش ڕۆشتم بۆ سەربازی لە دەوروبەری زاخۆ بووین. هەر لەو ماوەیە کە من لێ بووم ئێوارەیەکیان برادرێکم هاتەوە بۆ ئۆردوگا و توپووی بە ئامرەکەمان کە مەسەلەن من شتێکمان لێ قەوماوە و ئیجازەیمان با بڕاتەوە کە هاتمەوە زانم باوکم وەفاتی کردووە. ئیتر دایکم ئەڵێ چەند ڕۆژێک نەخۆش بوو، هیچ دکتۆر و شتێک نەبوو، تووشی سکچوونەوەوانە بوو. لەوێ خستەخانەی هەبوو لە گەردەچاڵە ناوی بنێ بنکەی تەندروستی یا خستەخانەیەک بۆ دکتۆر و شتی بۆ هات، من نازانم چونکە نەچوومەتە ناوی. بەس دکتۆرەکە ئەوە دایکم ئێستش لە ژیانەوە ئەمانە ئەڵێ دکتۆرەکە پێوتم ئەم پیاوە بە ئاشکرا کاریگەری کیمیاوی ئێرانی لەسەرە. هەموو پشکنینەکانی ئەڵێن کە ئەم پیاوە لە ژێر کاریگەری کیمیاوی وای لێ هاتووە و مردووە ئەوانە. با شتێکتان بۆ بنووسم بەڵکوم لەلایەن عێراقەوە لایەن حکوومەتەوە قەرەبوو بکرێنەوە ئەمانە. دایکیشم وتووی بەخوا تاقەتی ئەم سەرەوەسرم نییە و ئەمانە و نەوەڵا حیز منوسە با تووشی شتێک نەبین. ئیتر باوکم لێوێ بۆ وەفاتی کرد و لەو خەریبیان ناشت بوویان و دواتر لە دوای ڕاپەڕینە کەوە ئێمە هاتینەوە. من لە زاخۆ بم، پێشەوە ماڵمان هاتبوویەوە بۆ بازیان، یەک جار هاتبوومەوە بۆ بازیان، ئەم جاریان ڕۆشتمەوە بۆ زاخۆ کە هاتمەوە ڕاپەڕین بوو کە هاتمەوە بۆ بازیان. زانم ماڵمان لەوێ نەماوتیان لە هەڵەبجەی تازەیە، هاتمەوە بۆ هەڵەبجەی تازەش کە ئەوێشم هەرگیز نەبینی بوو. پیانەوت مەدینە سەدامیەت حەلەبچێ کە کاتی خۆی ئەو هەڵەبجەیانەی کە ئاوارە بووبوون و نەچووبوونە ناو خاکی ئێران لەوێ سەدام شارۆکێکی بۆ کرد، شارۆچکێکی بۆ کردبوونەوە کە ئێستا شەرماوە. ماڵمان لەوێش نەمابوو، هاتبوویەوە بۆ بامۆک. هاتبوویەوە زانین ماڵەکەی خۆمان کە بۆ یەکەم جار بینیمان نەزانین ماڵەکەی خۆمان ڕووخاوە، دار و پەردۆکەشی سوتاوە. ماڵی کەسێکی ترا لایەندا بوو لەوێ بووین. بەداخەوە دواتر لە کاتی گەڕانەوەی خەڵک و دروستبوونی ڕاپەڕین و دروستبوونی کۆمەڵی کیمیاباران و ئەوانە نازانم بەشێکی ڕەنگە خەتای خۆمان بوو بێت. دایکم کە ڕۆشت بوو هەوڵێک بوودا بۆ باوکم شتێکی بۆ بکەن و ناوی بنووست و ئەمانە. هیچێک لەو کەسانەی کە لێ بوون و ئەمانە وتبووی لێ خۆ کاک باسام هەر خۆی نەخۆش بووە. ئیتر حسابی ئەو هەموو موسیبەت بوون نەهامەتی و نەڕەحاتیان نەها کە بەسەریان هات بۆ یا بەسەرمانە هات و ڕاستە هیچ شتێکیان بۆ نەکردین و لە ڕیزی شەیدانی کیمیابارانە حسێبیان بۆ نەکردین. هەرچەند ئەوانەی کە لەو دەوروبەرا بوون و زۆرێکیان ڕۆشتن گەشتنە ئۆردوگاکانی ئێران و یا هەر دراوسێ خۆمان بوون بە شەید حسێک کران و هەتا ئێستاش موچۆ هاوکاری وەرەگرن. ڕەنگە بڵێم ئەمە کورتەیەک بوو لەو نەهامەتی و تراژیدیایانەی کە بەسەر من و خێزانەکەما هاتووە، وەک یەکێک لەو بنەماڵە و خێزانانەی کە مەرگەساتی کیمیابارانیان لە هەڵەبجە بینیوە لە 16/8. گومان لەوان نییە لە کاتی شەڕ و ئاژاوە و ئاوارەی و ئەوانە خەڵکەکە زۆر جارە بن بە 2-3 بەشەوە، بەشێک ئیستیفادەیەکا و سوود لەو تراژیدیا و کارەساتە ڕەنگە ببینێت و بەشێکیشی تەواو تیا بچێت و کوتەڵێ پرزەی لێ ببڕێ. بە تایبەتی شارێکی وەکو هەڵەبجە کە ڕەنگە گەرە و کارەساتە نەبوایە، شتێکی تر ئەبوو ژیانتیا، شتێکی ترە بوو گوزەران، شتێکی ترە بوو تایە. ئاخر تۆ حسێب کە هەندێک شار هەیە بە درێژایی تەمەنی خۆی لە شوێنی خۆیان کارەساتی بەسەران نەهاتووە، وێران نەبووە، ئاوارە نەبووە، بەردێکی لێ نەڕووخاوە، دیوارێکی نەکەوتووە. بەڵام هەڵەبجەکەی من و تۆ بێ ساڵی 74 بە ناپاڵم لێ بدرێ، خەڵکەی ئاوارە ببێت و این بکرێ ساڵی 87 خەڵکەکەی جینۆساید و زیندە بەچاڵ بکڕێ، گەڕێکێکی گەورەیە حسێب کە یەک لەسەر سێی شارەکە مەسەلەن بتەقێنرێتەوە، خەڵکەکەی ئاوارە ببن بڕۆن. دواتر لە ساڵی 88 جارێکی تر ژیان و گوزەران و کەسابەت و بژێوی خەڵکی بێتەوە سەر سفر و وێران ببێت و سەرباری ئەو هەموو قوربانی و 5,000 شەهید و 10,000 مەسەلەن بریندار و ئەوانە لە ڕووی مادی و گوزەرانی شەوە هەبێت چۆن وێران بوو بێ. یعنی تۆ هەر حدیاقل چینێک بۆ ئەوەی ژیانێکی نۆرماڵی هەبێ یا بتەوێ
وڵاتێک بنیاد بنی گۆڕانکاریە دروستکەی پێویستی بە 20 ساڵێک ئەبێت تۆ لە ماوەی 20 ساڵە لە 74ەوە تاوەکو 1970 سێجار ماڵوێران و ماڵکاول بوو بێ ئەبێ چیت بۆ بمێنێتەوە یا ژیانت چۆن بێ ئێمەژەکۆ خەڵکە بووین بە تایبەتی بەسەر ئەم کارەساتانە یعنی قورسایەکەی و نەهامەتیەکانی بۆ خەڵکە فەقیر و هەژارەکە زیاتر دەرەکەوێت من ئەو کاتێک کە چیمەباران بوو ینی ئامادەیم تەواو کردبوو لە ڕاستیە تەلەبەیەکی زیرەک بووم لە هەندێک لەوانەکانە بەخشراو بووم بەڵام بەهۆی زروفی خێزانەکەمەوە هەرچەندە هەندێک لە مامۆستا بەڕێزەکانی ئەم شارە جوابێن بۆ ناردبووم هاوکاریم بکەن و ئەمانە هیچیان مامۆستا جعفەر مستەفا بوو خۆی پارێزەیە خاڵش ساغی پێ بەخشێ بەڵام بۆم نەیەکرا بڕۆم بەدەم خوێندنەوە ئەوانەوە لەبەر ئەوەی ئێمە هیچ شتێکمان نەبوو هیچ هاوکاریەکمان نەبوو وایە خەمی ژیان و بژێوی خێزانەکەم بخۆم هەڵەبجە یا کارەساتی هەڵەبجە لە ڕاستیە بەقەدەر سەدەیەک خەبات دۆزی کوردی بردە پێشەوە تاوەکو کارەساتی چیمێباران ڕووی نەدا گەلانی دنیا یا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەگەر پێشتر چاویان لە کارەسات و تراژیدی و نەهامەتیەکانی گەلی کورد پۆشی بێت لەوە بەدوان نەیانتوانی چاوپۆشی بکەن و چونکە دەنگدانەوەیکی گەورەی هەبوو ڕێکخراوە جیهانیەکان هاتن میدیاکان بڵاویان کردەوە هەموو قوربانیەکانیان بینی ئەوانە هەڵەبجە قورسایی خۆی هەبوو لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا لە ناو ژیانی کوردەواریە بە تایبەت لەم بەشەی کوردستانە لە باشووری کوردستانە بەو حکومەی کە شارێکی ڕۆشنبیر شارێکی فەرهەنگی شارێک پڕ لە شاعیر و نووسەر و شارێک بزافی ئاینی و عرفانی و کوردایەتی و یعنی نووسین تێدا هەمیشە ینی شارێکی خوێنەوار بوو شارێکی نەخەوتوو بوو شارێکی ڕامنکراو بوو شارێکی سرگ بوو ئیتر دوای ئەو کارەساتەش وەکو بڵێ بۆ هەموو دەنگدانەوە گەورە جیهانیەوە کە لێی کەوتەوە ئەمانە کە دوایی بوو بە یەکێک لەو بەڵگە و دیکۆمنتانەی کە بەدەستی زلهێزانی دنیاوە بەدەستی ئەمریکاوە بوون کاتێکە یانەوێ نەخشەی ئەو ناوچەیە دابڕێژنەوە یا گۆڕانکاریەک لە وڵاتەکە دروستکەن یا ڕژێمێک لە ناوبەرن بە تایبەتی وەکو ڕژێمی عێراق کە خەریک و سەرڕۆیی ئەکرد و لە خەتی ئەوان دەرەچوو پەلەماری ئێران و کۆیتوانی ئەدا ئەو تاوانانەی کردبوو چیمێباران گەورەترین بەڵگە بوو کە بەڵێ عێراق چەکی کۆکوژی هەیە و پێویستە لە چەکدا بماڵڕێت و گەماڕۆی بخرێتە سەر و ئەمانە هەموو ئەمانە یعنی ئەکرێ بڵین ئەگەر کورد ئەمڕۆ دواتر ڕاپەڕینیە بەسەراو ئەوانە و ناوچەی دژەفرین دروستە بێت و ئەمانە بەشی هەرەسەرەکی قەرزارباری خوێنی شەیدانی هەڵەبجەیە ئەگەر هەڵەبجە نەبوایە ڕەنگە شتێکمان نەبوایە بە ناوی فیدرالی بۆ هەرێمی کوردستان شتێکمان نەبوایە بە ناوی قەواری هەرێمی کوردستان ئەبوایە شۆڕشگەڕانی کورد هەر بۆ و شاخانەوە بوو ناوایە و ئاوارە بوو نایە و هەرگیز ئەڵێنەوە ژیانی ئۆتۆپیایی ئێستا بۆ خۆیان دروستیان کردووە بە خەویشتیانە بینی و چونکە کاتێک کە کارەساتی چیمەبارانی هەڵەبجە ڕوەدات هێزی پێشمەرگەی کوردستان بەستێ خاکی کوردستانی بەدەستەوە نەما و ڕژێم هەموو ناوچەکانی داگیر کردووەتەوە و هەڕەشەی قورسیشی کردووە لەبەرەوە خوێنی شەیدانی هەڵەبجە بوو کە بوو نەمایە گۆڕانکاری گەورە و وەرچەرخانەی کە لە هەرێمی کوردستانە لێرە بەدی هاتووە و ئەو قەوارەیە کە ئێستا کورتەتی لە هەرێمی کوردستانە لێرە هەمووی قەرزاری خوێنی شەیدانی هەڵەبجەیە سپاس بۆ ئێوە سپاس بۆ پرۆژە جوانەکەتان سپاس بۆ هەر کەسایەتی و دەستگا و دامەزراوەیە کە ئەوێت ئەم کارەساتە بپارێزێت بیهێڵێتەوە ئەرشیفی بکات نەهێڵێ دیکۆمنت و شاید حاڵەکانی بفەوتێ تاوەکو ببێت بە خێر بۆ خۆمان و بۆ مرۆڤایەتیش کە جارێکی تر کارەساتی گەورەی ئاواینە وڵاتێک حکوومەتێک دەرهەق بە گەلەکەی خۆی دووبارەی نەکاتەوە و گەلێکی بێتاوانی وەکو ئێمە جینۆساید نەکرێ دەستخۆشی لە هەوڵەکانتان ئەەکەم سەرکەوتۆ بن ئینشاءالله
Ari kuraga zmariai zamoldu suçana ay 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 ay